تەنها 10 ڕۆژ ماوە ڕکابەرەکانی خولیانە نایابەکانی کوردستان دەست پێ بکات یانەکان خەریکی ئامادەکارین یانەی گازی باکووری شاری کەرکووک لە پێناو ئامادەکاری بۆ خولەکە و ئەنجامدانی یاریشی دۆستانە هاتۆتە هەولێر. لە ئێستادا زۆرترین قسە لەسەر بەشداریکردنی ئەمیانەیە لە وەرزینی خولیانە نایابەکانی کوردستان دەکرێت. ئەمەش بەهۆی ئەوەی بەشێک لە یانەکان ئامادەنینە بستنە شاری کەرکووک بۆ ئەنجامدانی یاریەکان. زیاتر لە ساڵەکانی تر تامەزرۆی نیم ساڵ بەشداری خۆلی کوردستان بکەین لەبەرەوەی وەزعێک بەسەر وەزعی کەرکووکە هات ئێمامانوێت لەو وەزع ناخۆشیە تۆزێ تێپەڕێتن بەڵام ئەوەی لای ئێمە سەیرە و ئەکەوێتە بەربای چۆمان کۆمەڵێ ناتوان بڵێم کۆمەڵێک بەڵام چەندێک لە نادیەکان وتویانە ئێمە ناینە کەرکووک جێگای سەرسوڕمانە بەڕاستی من نازانم چ کێشەیەک هەیە لە کەرکووک. بابەتی بەشداریکردنی یانەی گازی باکوور لە خولیانە نایابەکانی کوردستان بەلای بەرپرسانی فدراسیۆنی تۆپی کوردستان یەکلابۆتەوە. بە وتەی خۆیان یانەکە تەواوی ڕێنمایەکانی فدراسیۆنی تۆپی کوردستانی جێبەجێ کردووە و ئامادەیە بەشداری لە وەرزی نوێ بکات. بە خۆشحاڵیەوە خۆیان نووسراوی فەرمیانەی نەوتیان ئێمە بەشداریەکەی هەتا و ساتە شار ئەوان بەشداری دەکەن و ینی نەیاوت ئەمە بەشداری ناکەینەوە هاتوون هەتا کوشفاتیشانێنە ئێستا هەموو کوشفاتەکان لا ئێمەیە ئەوە ئێستا ناسنامەیان بۆ دەکەین بۆ ئەوەی بتوانن لە یەکەم یاریدا کە بەشداری بکەن کە یەکەم یاریشیان لەگەڵ یانی شێوانەیە لە کەرکووک سەبارەت بەو یانانەی کە دەیان هەوێ نەچن یانی دەبێ ئەوان بە نووسراوی فەرمی پێمان بڵێن و هەروەها دەبێت هەندێک ئەوەیان هەبی پاساویان هەبی نەچی ناکرێت لە هەندێکیانی بەچی هەندێکیان نەچی بێ پاسا. بەهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو هەرزوو بەشێک لایەنەکان چوونیان بۆ کەرکووک بە مەبەستی ئەنجامدانی یاری لە خولیانە نایابەکانی کوردستان ڕەت کردەوە. یانەی هندرێن یەکێکە لەم یانانەی کە چوونی بۆ کەرکووک بەم بارودۆخی ئێستا بە هەموو شەوەیەک ڕەت دەکاتەوە. ئێمە کەی ڕەوشەکە ئارام بەوە کەی ڕەوشەکە ئاسایی بۆ ئەو ئاسکەرتارێتە نەما ئەو کاتە ئێمە ئامادەین بچین ئەگەر هەر بڕیارێک ببیتن لە هەر جەیەک بیتن ئێمە ئامادەنین مجازەفە بە گیانی وەرزوانەکانی خۆمان ناکەین. ڕکابەرەکانی وەرزینی خولیانە نایابەکانی کوردستان بڕیارە لە ڕۆژی 22 ئەم مانگا بە بەشداری 14 یانە دەست پێ بکات. دەرباز ئەحمەد کوردستان 24 هەولێر.